سڵاتان لەبێت بینەرانی کورسات نیوز من ئاڕۆتۆفیقم لاڵخێم شەی بەرنامەی پانۆراما پێتان گەیشتینەوە. لە ئێستادا چاوەکان لەسەر ئیمرالیە و لە ئیمرالیەوە قسەی ئاشتەوایی بۆ سەرجەم تورکیا ئاراسە دەکرێت. مێژوو جارێکی دیکە لە ئیمرالیەوە دەنووسرێتەوە. ئێمە بینیمان کە وەفدی دەم پارتی سەردانی ئیمرالیان کرد بۆ دیداری ڕێبەری زیندانیکراوی پارتی کرێکارانی کوردستان بەڕێز عەبدوڵڵا ئۆجالان. ئەمڕۆژ ڕاگەیەنراوی دەم پارتیمان بینی کە بڵاو کرایەوە باز لە ناوەڕۆکی گفتوگۆ و سەردانەکەی دەم پارتیەکە بۆ لای بەڕێز عەبدوڵڵا ئۆجالان. بەڕێز ئۆجالان داوای کردووە کە ئاشتی جارێکی دیکە ئەگەر بە ڕۆڵی ئەو و بە قسەی ئەو لە تورکیادا بێتە ئاراوە پاڵپشتی دەکات. هەروەها بەڕێز ئۆجالان پاڵپشتی کردووە لە برایەتی کورد و تورک لە تورکیادا و بە ئاشتەوایی و بە یەکسانی لە نێوان ئەم دوو پێکاتەیەدا. جارێکی دیکە ئەو پشتیوانیشی کردوتەوە لە سەرجەم ئەو دەست پێشخەرانەی کە لە ئێستادا هەیە بۆ پرۆسەی ئاشتی و جارێکی دیکە سەرخستنەوە پێی ئاشتی لە تورکیادا. پرۆسەکە بە دیاریکراوی لە تورکیا دەستی پێکردووە. بەڕێز ئۆجالان دەیەوێت قسەی یەکلاکەرەوەی خۆی و قسەی مێژووی لە بابەتی ئاشتی لە تورکیادا جارێکی دیکە بۆ مێژوو تۆمار بکاتەوە. ئەم پرۆسەیە بەگشتی کە لە تورکیادا دەستی پێکردووە وا بە ئاسانی دەچێتە سەرجەم لایەنەکان بە تایبەتی لایەنەکانی بە دەوڵەت کە لە تورکیادا دەیانەوێت ئاشتی ئێستا بە نیاز و مەرامی خۆیان بخەنەوە سەرپێی خۆی مەبەستیانە ئاشتیەکی گشتی و سەرتاسەری لە وڵاتە بێتە ئاراوە. ڕۆڵی بەڕێز ئۆجالان لە پرۆسەکەدا چۆنە؟ ڕۆڵی خەندیل و پارتی کرێکارانی کوردستان لە پرۆسەکەدا چۆن دەبێت لە داهاتوو و هەروە سەرکردە سیاسیەکانی تورکیا بەگشتی بۆ ئەم بابەتە قسەیان چی دەبێت؟ گفتوگۆکەین لەسەر ئەم تەوەرە گرنگە بە میوانداری بەڕێز کاک محەممەد نەسرەدین چاودێری سیاسی کە بە سوپاسەوە لە سۆدیۆکانمان لە شاری کەرکووک لە بەرنامەی پانۆراما میوانە. کاک محەممەد سڵاوت لێبێ خۆشحاڵین کە جارێکی دیکە لە بەرنامەی پانۆراما بۆ تەوەرێکی گرنگ پرس و گفتوگۆکەین. پرۆسەی ئاشتی لە تورکیادا ئێستا ینی هەوڵەکانی بۆ ئاراستەیە کە زیندوو بکرێتەوە و دیداری ئیمرالیش بەڕێوە چووە کە تێیدا بەڕێز عەبدوڵڵا ئۆجالان ینی قسەی خۆی کردووە و قسەکانیشیمان بینی لە ڕاگەیەنراوی ینی دەم پارتیدا. خوێندنەوەتان بۆ ئەم دۆخە تازەی کە لە تورکیا هاتۆتە ئاراوە بۆ بابەتی ئاشتەوایی و پرۆسەی ئاشتی چۆنە؟ پێشەکی سڵاو ڕێزم بۆ بەڕێزێت بۆ بینەرانی کەناڵی کورسات نیوز. دیارە خۆی دەستپێکردنەوەی پرۆسەی ئاشتی یاخۆ باسکردنە دووبارە لە پرۆسەی ئاشتی دوای تێپەڕبوونی نزیکەی 10 ساڵ بە سەر کۆتایی هێنان بە پرۆسەی ئاشتی کە لە ڕابردووە دەستی پێکرد. پێم وایە هەنگاوێکە ڕەنگە ئیجابی بێ و ئێمە هەموو کاتێک گومانمان لە پەیامی بەڕێز ئۆجالان و نوێنەرانی حیزبە سیاسی کوردەکانی باکووری کوردستان نەبوو لەوەی کەەوە ئاشتی خوازن دەیانەوێ پرسەکان لە ڕێژگای ئاشتی وە چارەسەرکەن و هەتا بەشداریکردنی کوردانش لە پرۆسەی سیاسی و بەشداریکردن لە هەڵبژاردن و لە هەڵبژاردننی شارەوانەکانش مەبەست لێ ئەوە بووە کە چارەسەرێکی ئاشتیانە و ببنە کوردش لێ بێتە بەشێ لە بەڕێوەبردننی تورکیا و بێتە بەشێ لانی کەم لە ئیدارەدانی ئەو ناچانەی کەوا کورد خۆی زۆرینەیە تێیە کەواتە من ئەوەی کەوا بەلای ئێمە ڕوونە ئەوەیە کە گومانمان لە پەیامی ئاشتی بەڕێز ئۆجالان و هەوڵەکانی کوردش بۆ ئاشتی لە باکووری کوردستانە نییە. ئەوەی کە جێی پرسیارە ڕەنگە ئەوە بێ ئایا ئێستا لە ناوخۆی تورکیادا چی ڕوویداوە یاخۆ چ گۆڕانکاریەک بەسەر دنیا بینین و سیاسەتی ئاکپارتی ئایا هیچ گۆڕانکاریەک بەسەر سیاسەتی ئاکپارتیە هاتووە لە ناو تورکیا کە قەناعەت لای ئێمە دروستکە بەوەی بڵێ ئێستا کاتێکی گونجاوە یاخود باسکردن لە دووبارە دەستپێکردنەوەی پرۆسەی ئاشتی هەوڵێکی ڕاستەقینەیە یان باسێکی ڕاستگۆیانەیە ئەوەی ئەگەر ئێستا بە وردی بڕوانی نەبارودۆخی تورکیا و سیاسەتی تورکیا و بە تایبەتی سەرۆکۆماری تورکیا ڕەجەب تایب ئەردۆغان ئەوەی کە ئێستا و هەڵسو کەوتی دەبینی کە چەند ڕۆژی ڕابردوو بینیمان باز لەوە دەکە ئەگەر بێت و کوردەکان چەکدا نەلێن ئەوە خۆیان و چەکەکانیان دەنێژین یاخۆت لە هەر لە تەنها لە دوای مانجیدەوە تا ئێستا
4 شارەداری کورد لادراون و قەیوم خراوەتە جێیەکانیان کەواتە ئەوەی کە لێی دەخێنێتەوە کورد ڕازگۆیە و لەگەڵ پرۆسەی ئاشتی و قەنەعەتی بە ئاشتیەوە پێی وایە بە ئاشتی پرۆسەکە دەتوانین کێشەکان لە باکووری کوردستان چارەسەرکەین بەڵام ئەوەی کە جێ گومانە ئەوەیە کە دەوڵەتی تورکیا یاخود ئەردۆغان و دەوڵەت باخچەلی ڕازگۆ بن لەگە پرۆسەی ئاشتیە. بەڵێ کاک محەممەد هەر لە دیدارەکەدا ینی بەڕێز ئۆجالان ینی پێشنیاری خۆی خسۆتە ڕوو بۆ ئەو دەست پێشخەریانەی کە هەیە بەڵام ینی ئەو ناشی شارێتەوە وەکو جەنابە داماژەت پێدا وەکو زۆرێک لە چاودێرانی ینی دۆخی تورکیا نایشارنەوە لەوەی کە مەرامەکانی دەوڵەت بۆ ئاشتەوایی ئاخۆ تا چەند جددیە یعنی تا ئەوش نایشارێتەوە کە ینی بازەواکات ئەگەر دەست پێشکەریەکان ینی جددی بن و چۆنەڵی ئەوانەی کە سیناریۆ تاریکەکان داڕێژن جارێکی دیکە مەرامیان ئەوە بێت ینی ئەم دۆخە بە ئاقارێکی خراپترا برن و نەیانەوێ ئاشتی بێتە کایەوە. ینی دەست پێشخەری بەڕێز ئۆجالان ینی پێتان وایە لە ئێستادا کە هاوزەمانە لەگەڵ ئەو دەست پێشخەریانی کە کراوە بە تایبەتی لەلایەن دەوڵەت باخچەلی و ئەردۆغانەوە چکە بازەوە دەکرێت کە ئەوان دەست پێشخەریان هەیە بۆ دەستپێکردنەوەی ئەم پرۆسەی ئاشتیە لە تورکیادا. ئەگەر ئەم دەست پێشخەریانە بەو ئاراستەیە بن کە ئاشتی لە تورکیادا بەرقەرار بێ و پرۆسەیەکی متمانە پێکراو بێ لە نێوان ئیمرالی و تا ڕادەیەک قەندیل و هەروەها لە نێوان کووردا لە باکووری کوردستان پێتان وایە ینی پرۆسەکە دەچێتە سەر و سەرکەوتوو دەبێ و جددی دەبێ یاخود نەخێر ئەمەش جارێکی دیکە هەندێک دۆخی تایبەتیە کە بەسەر تورکیادا هاتۆ وای کردو پەنابەرێتەوە بەر کورد و کوردێک بکاتە قەڵغانێک بۆ کێشەکانی خۆی. دیارە لە پەیامەکەی بەڕێز ئۆجەلانە زۆر بڕوونی باز لەوە دەکا گرنگیدان بە برایەتی کورد و تورک و لە هەمان کاتە هەوڵدان بۆەوەی دەوڵەت بگەیەنینە ئەو شوێنەی کە شایستەیەتی ئایا بەڕاستی لێدوانەکانی ئەردۆغان و هەڵسوکەوتەکانی ئەردۆغان چ لە باکووری کوردستان و چ لە ڕۆژ ئاوای کوردستان ئەو جۆرە هەڵسوکەوتەیە کە برایەتی کورد و ترک بەرەو پێش بەرێ یاخۆت ئاشتەوایی لە بینی کورد و تورکا دروستکە کە دیارە بەڕێز ئۆجەلان زۆر گرنگی بۆ بابەتە دەدا لە بەرەوەی لەوە تێدەگا ئێمە بۆەوەی ئاشتی بەرقەرار بێ لە باکووری کوردستانە دەبێ هەموو لایەنەکان هەوڵدەن بۆ پتەوکردنی برایەتی لە نێوان گەلی کورد و گەلی تورکا کە پێم وایە ئەردۆغان ڕفتارەکانی ئەردۆغان چ لە ناو باکووری کوردستان و لە تورکیا و چ لە ڕۆژ ئاوای کوردستانش هیچیان ئاماژەنین بۆ ئەوەی کەوا ئەو گرنگی بە ئەوە کاکە بەڕێگایەک کارکا بۆ ئەوەی برایەتی کورد و تورک بەڕێگایەکی تەندروستە بڕە یاخۆت پتەوتر بێ و دووەمش کاتێک کە بەڕێز ئۆجەلان باز لەوە دەکا دەوڵەت بگەینە ئەو شوێنەی کە شایستێتی هەر بەڕاست ئەم سیاسەتەی کە ئێستا ئەردۆغان بەرپای دەکا دەوڵەتی تورکیا کە دەگەینێتە ئەو شوێنی کە شایستەیەتی دیارە بەڕێز ئۆجەلان کە دەڵێت دەوڵەتی تورکیا بگەینە ئەو شوێنی شایستەیەتی دەوڵەتی تورکیا شوێنی شایستەی ئەوەیە کە دەوڵەتێک بێ دەوڵەتێکی دیموکراسی دەوڵەتێک بێ هەموو نەتەوەکان بە ئازادانەتیدا بژین خاوەنی مافی خۆیان بن لەو شوێنانی کەوا زۆرینەن بتوانن شوێنێ شێوازێک لە بەڕێوەبردنی ئەو شوێنانیان بەدەست بێت تەواوی مافی کەلتوری سیاسیان هەبێ بەڵام من پێم وایە هەڵسوکەوتەکانی ئەردۆغان بڕیارەکانی ئەردۆغان پێم وایە هیچی بەو ئاراستەیە نییە ئەو دوو پەیامە ڕوونەی بەڕێز ئۆجەلان کە لە پەیامەکەیە هەبوو هیچی بەو ئاراستەیەکەوە ئەو دووشتە تەحقیق خەیە جێبەجێ بکە من پێم وایە چ ئەو پرۆسە ئاشتی کە لە 2012 دەستی پێکردو لە 15 کۆتایی هات و چ ئەم پرۆسە ئاشتیەی ئێستا باز دەکرێت هەردوو هۆکارەکەی سووریایە کەواتە دەکرێت بڵین ئەوەی کە وای کرد پرۆسەی ئاشتی لە 2015 کۆتایی پێبێ ڕووداوەکانی سووریا بوو لەو سەردەما و ئێستاش دووبارە باسکردنەوەی ئاشتی بۆ ئێستا دووبارە ڕووداوەکانی سووریایە من پێم وایە ئەگەر بێتەوە بیرمان بۆچی لە 2015 هەر خودی ئەردۆغان ئەو کاتێک کە تەواوی دەسەڵاتی هەبوو کۆتایی بە پرۆسەی ئاشتی هێنا لەبەرەوەی ئەردۆغان پێی وا بۆ ڕووداوەکانی سووریا و ئەوەی کەوا ئەو دەرفەتەی کەوا لە سووریا دروست بوو ڕەنگ کوردی نزیک کردبووەوە کە ببێتە خاوەن قەوارەیەک یاخود هەرێمێک هاوشێوەی ئەو هەرێمەی کە لە کوردستانی عێراقدایە یاخود بڵێن لە باشووری کوردستانە هەیە بۆیە بۆ ئەم جۆرە پرسانش پێم وایە لە هەموو بەرپرسەکانی تورکیا و سەرکردەکانی تورکیا ڕەنگە تەنها کەس کە هاوتای ئەتاتۆرک بیرکردنەوەی تورکپەرستانە بوو بێ ئەردۆغانە بۆیە ئەو کاتەش کە ئەردۆغان کاتێک کە باسی ئاشتی لە 2015 کۆتایی پێدێنێ و ئەو ئاشتیە مەبەستی لەو ئاشتیە نەبوو کورد بگاتە بە مافە سیاسیەکانی و یاخود بتوانێت ئەو شوێنانی کە زۆرینەی کوردن بەڕێوەبەر یاخود مافی سیاسی و کەلتوری و ئەدەبی خۆی بەدەست بێنێ ئەو مەبەستی ئەوە بوو ئاشتیەک بێ کە بە پێی ویست و ئیرادە و بەرنامەی ئەوان بەڵام کاتێک کە درکی کرد قەوارەیەک دروست ئەبێ بە سنووری
تورکیاوە ئەو قوارەیە کوردی باکووری کوردستان ڕۆڵیان تێ ئەبێ هۆکارێکی سەرەکی بوو کە کۆتایی بۆ بێنێ. ئێمە باش دەزانین ڕووداوەکانی سووریا بە تایبەتی کوردانی باکووری کوردستان کاریگەری زۆریان هەیە لەسەر کوردانی ڕۆژئاوای کوردستان. دەکرێت بڵێن کورد لە ڕۆژئاوای کوردستان بەشێکی دانەبراوی کوردی باکووری کوردستانە، چ لە ڕووی پێشینەی سیاسی، چ لە ڕێی کەرتور و چ لە ڕێی هەتا پەیوەندی خێزانیەکانیانش. بۆیە کاتێک کە ئەردۆغان درچی بۆ مەترسیە کرد کۆتایی بە پرۆسەی ئاشتی هێنا و هێرشی کرد بۆ ئەوەی تا ئێستاش لەو ڕۆژەوەی پرۆسەی ئاشتی لە تورکیا کۆتایی پێدەتا ئێستا تورکیا و ئەردۆغان بە هەموو هەوڵەکان هەوڵەدەن ئەو قوارەیە دروست نەبێت. ئێستاش دووبارە باسکردنەوە لە پرۆسەی ئاشتی پێم وایە ئەردۆغان ئەم بارودۆخەی ئێستا دروست بووە ترسی دیوارە ترسی ئەوەی هەیە کورد بێتەوە خاوەن قوارەیەک لەم فەوزای ئێستا لە سووریا هەیە. بۆیە دەوێت پرۆسەی ئاشتی دووبارە بەکاربێنێتەوە بۆ ئەوەی بتوانێت لانیکەم کورد ڕێگر بێت لەوەی کورد بتوانێت بێتە خاوەن قوارەیەک لە ڕۆژئاوای کوردستان هاوشێوەی ئەوەی باشووری کوردستان بە ناوی گفتوگۆوە لانیکەم تا ئەو کاتەی ئیدارەی نوێی ترامپ دێتە سەرحوکم لەبەرەوەی ئەم ئیدارەی ئێستا ئەگەر هەموو درچی پێ بکەین فشارێکی زۆر لە ئەردۆغان دەکات کە ڕێکەوتن لەگەڵ کوردکە. ئەردۆغان مەترسی ئەوەی هەیە کە ئەم ئیدارەی ئێستا فشاری لێ بکە هەر وەک ئەو ڕێکەوتنەی کە بۆ شاری منبج کرا و دوایی تورکیا و چەتەکانی تورکیا پابەندە بوون پێ دوای ئەوەی کورد ئەو شارەی چۆڵ کرد ئەو ڕێکەوتنە سەری نەگەر. ئێستا تورکیا مەترسی ئەوەی هەیە ئەم ئیدارەیە کە لە دوا ڕۆژەکانی تەمەنیایەتی ناوچەی دژەفرین بسەپێنێ بەسەریا یاخۆت هەوڵ بدا بڕیاری ئەنجومەنی ئاسایشی نێودەوڵەتی ژمارە 2254 جێبەجێ بکە. بۆیە پێم وایە تورکیا دەیەوێلانی کەم بە ناوی پرۆسەی ئاشتیەوە کات بکوژێت تا ئەوەی ئیدارەی نوێی ترامپ دێ بۆی ئەو کاتە لەگەڵ ئیدارە نوێیەکەی ترامپە بڕیارێک بتوانێت لە ڕێی ئیدارە نوێیەکەوە موامرە بکات. یعنی هەر جەنابیشت ئاماژەت پێدا ینی گۆڕانکاریەکان و مەترسیەکانی کە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا هەیە بە تایبەتی ئەم گۆڕانکاریانی کێسە لە سووریا ڕۆداوە ئەو شەڕێک کە لە غەزە ڕوویدا لە ڕابردوودا ینی ئەمانە ڕووداوی گەورن و ڕووداوی مێژووین. ینی بەڕێز ئۆجالانیش لە پەیامەکەیدا کە لە ڕێگەی دەمپارتی و گفتوگۆی لەگەڵ ئەو دوو پەرلەمانتارەی ئەو پارتەی ینی نەشاردوێتەوە باسی لەوە کردووە کە ڕووداوەکانی سووریا و ڕۆژهەڵاتی ناوەڕاست ئەمانە هۆکارن بۆ ئەم پرۆسێ و جارێکی دیکە سەرهەڵدانەوەی بابەتی ئاشتی لە تورکیا. بەڵام ئەو ناشی شارێتەوە ئەڵێ ئەگەر ئەم پرۆسێ لە خودی ناوخۆی تورکیادا چارەسەر نەکرێ دەستێوەردانی دەرەکی ئەبێت لە بابەتەکەدا دەستێوەردانێکی مەترسیدار. مەبەسی لە دەستێوەردانی مەترسیدار و ینی دەرەکی چییە بۆ بابەتی چارەسەرکردنەکە؟ هەر ئەو هەڕەشانەی بۆ نمونە ویلایەتە یەکگرتوەکانی ئەمریکایە لە ئیدارەکەی ڕەجەب تەیب ئەردۆغان یاخود لە داهاتوودا کە ترامپ دەست بەکارە بێ بە هەمان شێوە یاخود هەندێک ینی چاودێری سیاسی و هەندێک زانیاری نیان شاردبووە کە ئیسرائیلیش بە هەمان شێوە لەسەر هێڵە و هەڕەشەی ئاراستەی تورکیا کردو بە تایبەتی ئەردۆغان بۆ چارەسەرکردنی قەزەی کوردی. ئەم بابەتانە تا چەندە گرێدراوی یەکترین کاک محەممەد؟ دیارە ئەوەی کە نەشاردراوە ئەوەیە کە تورکیا ڕۆڵێکی گەورەی هەیە لەم ڕووداوانەی کە لە سووریا ڕوویان داوە. بەڵام ئەبێ باش بزانین ئەوەی کە هەلی دا بە تورکیا بتوانێت لە ڕێی ئەو هێزانەی بەرەی تەحریری شام و ئەو گروپانی نزیکی ئەوەن ئەو بتوانن دەسەڵات بگرنە دەست لە سووریا ئەوە تواناکانی ئیسرائیل بوو دوای ئەوەی ئیسرائیل توانی تەواو حیزب الله لاوازکە و ئێمە دەزانین ڕۆڵی رووسیاش لاواز بووە لە سووریا بەهۆی شەڕی ئۆکراینەوە کەواتە ئیسرائیل ڕاستەوخۆ کاتێک کە ئیسرائیل بڕیاریدا دەستی ئێران لە ناوچەکە ببڕێ ئەم دەست بڕینە پێویستی دەکرێت بێ حکوومەتی سووریا بکەوێ بۆی دەستی ئێران ببڕێ. دیارە من پێم وایە ئیسرائیلەکانش کاتێک کە ئەم کارە پێش دەخەن بۆ ئەوەی پێیان وا بۆ ئەگە ئیدارەی ترامپ بێتە سەر حکوم ڕەنگە نەیە لێ بەم سیناریۆی ئێستا دەستبرینەکەی ئێران ببێ. بۆیە من پێم وایە ئیسرائیلەکانش پەلەیان کرد بۆ ئەوەی پێش ئەوەی ئیدارەی ترامپ بێ لە ئیدارەی بایدنە بتوانن حکوومەتی سووریا بخەن و ئێستا هەموو درک بۆ دەکەین خەریکە تەواو دەستی ئێران لە زۆر ناوچە دەبڕێ. بەڵام ئیسرائیل ئەمەی نەکردو بۆ ئەوەی تورکیا دەست بەسەر سووریا بگرێ یاخود گروپی تندڕەوی ئیسلامی ئەوانەی جۆڕایەڵی تورکیان ببنە دراوسەی ئیسرائیل. دیارە پێش هەموو لایەنەکان ئەزانی تورکیا درکی بۆ کردبوو ئەو ڕۆڵەی کە ڕنگ بوو ئیسرائیل و ئەمریکەکان بیدەن بە کورد ئەوەیە کورد دەیتوانی تەواوی ئەو سنوورەی بینی عێراق و سووریا بگرێتە دەست کە بۆ گرتنی ئەو سنوورە تەواو دەستی ئێران دەبرا لەوەی کە بتوانێت هاوکاری حیزب اللهش بکات لە لوبنان و یاخود
هاوکاری حکوومەتەکەی سووریاش بکە. دیارە ئێستا تورکیا بە هەموو هەوڵی چاولی ئەووادا کە ئەو ڕۆڵە بە کورد نەدرێ ئەو خۆی ئەو ڕۆڵە ببینێ. بەڵام دیارە نە ئیسرائیلەکان نە ئەمریکەکانش متمانەیان بە ئەردۆغان نییە، بە تایبەتی پێشینەی ئەردۆغان لەگەڵ تیرۆریستان پێشینەیەکی مەترسیدارە. ئەمریکەکان متمانەیان بە تورکەکان نییە کە کەمپێکی گەورەی وەکو هۆڵ کە سەدان هەزاری خێزانی ئاوارەی خێزانی تیرۆریستی تێە سەروی چەند هەزار تیرۆریستێک لەو بەندیخانەیەن ئەمە بکەوێتە ژێر دەست تورکیا لەبەرەوەی هەر بەوە بیرهێنانەوە تۆزانی تیرۆریستان لە ڕابردوودا هەرچێ بەرپرسی هەر وڵاتێکیان کردووە کوشتووە، بەڵام کوشتویانە ئەوە تاکە وڵات تورکیا بوو کاتێک کە قونسڵخانەکەی لە شارێکی وەکو مووسڵ گیرا قونسڵەکە و سەرجەم فەرمانبەرەکانیان بۆیان ناردەوە. بۆیە من پێم وایە نە ئیسرائیل نە ئەمریکاش رازین بەوەی کە دەوڵەتێکی وەکو تورکیا و ئەردۆغان شخصی و بۆ پەیوەندی لەگەڵ تیرۆر هەیەی ببێتە دراوسێ ئیسرائیل. کەواتە کاک محەممەد با بینەوە سەرێشێک لە پەیامەکانی دیکەی نێو دیدارەکەی دەم پارتی ئەندام پەرلەمانەکانی لەگەڵ بەڕێز عەبدوڵڵا ئۆجالان. یەکێکی دیکە لەو خاڵانە کە زۆر گرنگیانی و ئاماژەی پێیەکە بابەتی ئاشتەواییە، ینی پێویست ساڵێ ئەم بابەتە سەرجەم لایەنەکان بە ئۆپۆسیۆنیشەوە بەشدار بن تێیدا، بەڵام لە چۆ ئەڵێ لە پەرلەمانی تورکیا. و هەوڵێکی دیکە هەبوو لە ڕابردوودا کە دەوڵەت باخچەلی دەیدا دەویست یعنی بەڕێز ئۆجالان بێنێتە نێو پەرلەمانی تورکیا لێەوە پەیامێکی ئاشتی و ئاشتەوایی پێڕابگەێنێ و هەندێک پەیام لە ڕێی بەڕێز ئۆجالانەوە بۆ قەندیل و گەریلاکانی پەکەکە بنێرێ. کەواتە توانین بڵین ینی داهاتووی پرۆسەی ئاشتی کە بەجددی دەست پێ بکا قۆناغەکانی نێو پەرلەمانی تورکیا بێت. دیارە ئێمە هەموو تەمەناکەین ڕێکارەکانی پرۆسەی ئاشتی لە تورکیا وەک ئەوە دەست پێ بکا کە بەڕێز ئۆجەلان باسی کردووە. ئەو زۆر تەکی لەسەرەوە دەکاتەوە کە ئێستا سەردەمی ئاشتی نێوان نەتەوەکانە، کێشەکان دەبێت لە ڕێگای ئاشتیەوە بێ و ئەو پێشنیاری ئەوەی کردووە ئەمە دەبێت سەرجەم لایەنە سیاسەکان بە ئۆپۆسیۆنیشەوە لە ناو پەرلەمانی تورکیایە. بەڵام ئایا ئەمە هەر بەڕاستی ئەم پرۆسەیە بەو شێوەی کە ئەوان دەیانەوێ یا ئەو دەیەوێ لە ناو پەرلەمانی تورکیا ئەمڕۆ ئەردۆغان و دەوڵەت باخچەلی کاری بۆ ئەکەن؟ من پێم وایە هەڵسوکەوتی ئەمە هەتا ئەمڕۆ پەنابردن بۆ ئیمرالی ڕەنگە بڵێ ئێمە هەموو دڵخۆشین بەوەی کەوە دەرگا لەسەر بەڕێز ئۆجەلان بکرێتەوە ببێتە کارکتەری سەرەکی دووبارە بۆ پرۆسەی ئاشتی. بەڵام ئەبێ ئێمە باش بزانین بەڕێز ئۆجەلان سەروی 24 ساڵە لە زینداندایە. ئەم گۆڕانکارانەی کە ئەمڕۆ ڕوویانداوە گۆڕانکاری گەورەن لەسەر ئەرزی واقع دابڕینی بەڕێز ئۆجەلانش لە زۆرێک لەو گۆڕانکاریانەی کە لە ناوچەکە ڕووی داوە و ئێستاش پەنابردن بۆ بەڕێز ئۆجەلان ڕەنگە مەترسی ئەوەشی لێ بکرێ کە ئەمە هەوڵێکی ئەردۆغان بێ بۆ ئەوەی یەکەم جۆرێک لە ساردی لە بینی ئیمرالی و قەندیل دروستکە، یاخۆ جۆرێک لەوەی کەوا کات بکوژێ بەوەی کەوا هەتا پەیامەکەی بەڕێز ئۆجەلان دێتە پەرلەمان و گفتوگۆ دەکا. پێم وایە ئەو کاتەیان پێویستە چ ئەردۆغان و چ دەوڵەت باخچەلی پێویستیانە بۆ ئەوەی بتوانن خۆیان بگونجێنن لەگەڵ ئەو گۆڕانکاریانی کە لە ناوچەکە دەکرێت. بۆیە من پێم وایە نیەتی بەڕێز ئۆجەلان ئەو ڕازگۆیە لەگەڵ پەیامەکەی ئەو باش دەزانێت ئەگەر بیانەوێ ئاشتی بکەن دەبێت لە پەرلەمانەوە بێ، ئەو باش دەزانێت دەبێت حیزب ئۆپۆزیسیۆنەکانش هاوکار بن، ئەو باش دەزانێت کێشەکانی ناوچەکە بە ئاشتی چارەسەر دەکرێت. بەڵام ئەوەی کە جێ گومانە و ئەوش ئەو گومانەی نەشاردۆتەوە کە تا ئێستا و خەناعەتە لای ئەردۆغان دروست بووبێ کە بە ئاشتی ئەم کێشەیە چارەسەرکە و دیارە ئێمە خۆمان باش دەزانین هەر ئەمڕۆ دەوروبەری کۆبانی تۆباران دەکا، هەوڵی گرتنی کۆبانی دەدا، هەوڵی گرتنی ڕۆژئاوای کوردستان دەدا کە ئەمانە بۆ خۆی هیچی لەگەڵ ڕوحی ئاشتی و هیچی لەگەڵ پتەوکردنی برایەتی تورک و کوردان ناشێت لەبەرەوەی ناکرێتەوە بتەوێت کورد و تورک لە باکووری کوردستانە برابن، بەڵام لە ڕۆژئاوای کوردستانە تورک کورد بکوژێ. بۆیە من پێم وایە ئەمە دووفاقیەکە لە سیاسەتی ئەردۆغانە و بۆ خۆشی ڕێگرە لەوەی کە ئەو پرۆسەی بەڕێز ئۆجەلان بانگەشەی بۆ دەکا بەم عەقڵیەتەی ئۆجەلان جێبەجێ بکرێت، بەم عەقڵیەتەی ببوورە ئەردۆغان جێبەجێ بکرێت. بەڵام کاک محەممەد نەسەدین ینی یەک خاڵێکی زۆر گرنگەوەیە کە هەمومان هاوڕاین لەسەری و جەنابیشە دڵنیام هاوڕای لەسەری، یعنی ئەم گۆڕانکاری خێرایانەیە کە لە ڕۆژهەڵاتی ناوەڕازدا ڕۆدا و بە تایبەتی ئەم گۆڕانکاریانی سووریا ینی بە حەقەت گۆڕانکاری مێژووی و جەوهرین کە لە ناوچەکەدا ڕوویدا و کاریگەری هەیە بۆ سەر وڵاتانی هەرێمایەتی و دەوروبەر وەی شەکل لە وڵاتانش کە کاریگەرە بێ بە دڵنیاییەوە تورکیایە. منەمێ بازەوە بکەم تا چەند ینی شەقامی تورکیا بە تایبەتی ئێمەگە کورد باز نەکەین چکە کورد هەمیشە لەگەڵ ئاشتیا بووە، کورد و سێتی ینی چەک نەبێتە ئەوەی کە بڕیار بدا و فیشەک نەبێتەوەی بڕیار بدا، بەڵکو قسە و ینی پەیامی ڕازگۆیانە ینی بڕیار بدا. شەقامی تورکی
تا چەند لەگەڵ ئەوەیە کە ئێستا ئاشتەوایی لە ناو تورکیادا بێتە ئاراوە تا چەند ئەوان پشگیریەکەن ئەگەر بۆ نمونە ینی ئەردۆگانیش ڕازگۆ نەبێت لەگە بەڵێنەکانی یاخود بۆ نمونە سەرکردە سیاسەکانی دیکەی تورک ڕازگۆ نەبن ئەوان ئەبنە فشار و پاڵنەر بۆی کەم پرۆسێ سەرکەوتو بێ لە داهاتوە. من پێم وایە چ ئەردۆگان چ دەوڵەت باخچەلی هەردووکیان پشتیان بە نەتەوە پەرستەکانی تورکیا بەستاوە. دیارە ئێستا ئەوان وایەن لە نەوەتەوە پەرستەکانی تورکیا گەیاندۆ کە ئەوان دوای ئەوەی کە لە سووریا ڕوویداوە سەرکەوتنی گەوریان بەدەستێناوە ڕژێمێکیان خستووە ڕژێمێکیان لە تورکیا لە سووریا داناوە ئەوە بینین سەردانەکان و سەردانی بەرپرسەکان لێدوانەکانی بەرپرسانی ئێستای سووریا هەموو بۆ ئاراستەیە کە ئەوان جۆرڕایەڵی تورکیان بۆیە پێم وایە ئەوان دەیانەوێت لە نەتەوە پەرستەکانی تورکیا وا بگەێنن کە ئەوان سەرکەوتنێکی گەورەیان بەدەستێناوە. یەکێ لە ئەگەرەکان کە ڕەنگە فێڵکردنێ بێ ئەوەیە ئەوان دەیانەوێت ئەو سەرکەوتنە بەوە بپارێزن بەناوکردنەوەی دەرگای پرۆسەی ئاشتی بەڕووی کووردا. ئەزانی یەکێ لە ئەو مەترسیانەی کە هەموو کاتێ هێڵی سوورە لای تورکیا ئەوەیە گەورەترین مەترسی کە تورکیا دەیبینێ ئەوەیە قەوارەیەک دروست بێ لە سنووری تورکیا کورد بەڕێوەی بەرێ بە حکمی ئەو ژمارە زۆرەی کە لە کورد لە کە ئێستا ئەمڕۆ لە باکووری کوردستانن. تۆ ئەزانی کاتێک کە هەتا ئەم قەوارەی ئێمە لە هەرێمی کوردستان کە دروست بووە ئێمە ئەزانیەکە یا دروست دەبێ قەوارەی ئێمە کە لە نەوەتویەکە دروست دەبێ حکوومەتی تورکیا حکوومەتێکی لاوازە تەسەور کە تەنها لە نەوەتویەکەوە تا 2002 ئاکپارتی دێتە سەر حکوم 8 سەرۆک ئەنجومەنی وەزیران دەگۆڕن بەڵام کە ئێمە ئەلەو ماوەیە ئەم قەوارێمان دروست بووە ئەزانی ئەگەر ئەم ئاکپارتیە لەسەر حکوم بایانەی ئێش ئەم قەوارەی ئێرەش دروست بێ هەر بۆ نمونە کاتێکە لە 2003 ئەمریکەکان دەیانەوێت ڕژێمی سەدام حوسێن بڕوخێنێن داوا لە ئەم تورکیا دەکەن قاعدەی ئەنجەرلیک بەکاربێنن. ئەزانی مەرجی ئەردۆغان چی بوو؟ مەرجی ئەردۆغان ئەوە بوو کە ئەوان هێز دێنە ناو کوردستانەوە هەتا کەرکووک و لە هەر شوێنێکش تووشی هێزی پێشمەرگە بن چەکی دەکەن و هێزەکانیان دەمینێ. هەر لەو سەردەما سەرۆکی پارتی دیموکراتی کوردستان کە ئیسا دۆسێکی دیێرینی تورکیایە درشمێکیە بۆ ئەو سەردەمە وتی مەگە دەبابەی تورکیا بەبان پشتی من نابێ بۆ هەرێمی کوردستان هەرچەندە ئێستا دۆستن و هەولێرشی بۆ ڕووپۆش کرد بە ئاڵای تورکیا بەڵام لەو سەردەما ئەوان دژی ئەوە بن کە تورکیا بێ کەواتە ئەبێ باش تێ بگەین هێڵی سووری دەوڵەت باخچەلی و ئەردۆغان ئەوەیە نابێ بە هیچ شێوەیەک هەرێمێک قەوارەیەک لە سنووری تورکیا دروست بێ کورد بەڕێوەی بەرێ جا لە پێناو ئەوانەیە هەموو تەکتیکێک بەکاردێنن بۆ ئەو قەوارەیە دروست نەبێ. ئێستا دوای دروستبوونی بە ئەمری واقع قەوارەی هەرێمی کوردستان لە عێراقا ئەگەری دروستبوونی قەوارەیەکی هەرێمێکی کوردی لە ڕۆژئاوای کوردستانە هەیە بۆیە هەموو تەکتیکێ پەنا دەبن بۆ هەموو جۆرە تەکتیکە بۆی ئەو قەوارەیە دروست نەبێ. هێچە لە مەترسیەکان و ئەگەرەکانش ئەوەیە ئەم پرۆزەی ئاشتەی کە باسی دەکەن تەنها بۆ ئەوەیە بێ کورد فریودەن بۆ ماوەیەک تا ئێستا تۆسەیری کە لەم لاوە باستی ئاشی دەکا ڕۆژ نییە چەندین هێرشی تون نەکرێتە سەر پردی قەرەقۆزیا بەس بۆ ئەوەی تەنها بتوانن سەدی بەنداوی تشرین بگرن و بتوانن کۆبانی بگرن. هەر بەڕاستی کەسێک باوەڕی بە ئاشتی بێ باوەڕی بە چارەسەرکردنی کێشەکانی ئاشتی بێ ڕۆژانە قەتل و عامی کوردەکە لە ڕۆژئاوای کوردستان یعنی ناچێتە عەقلی کەسەوە تۆ لە جێیەکە دەستێکت بۆ ئاشتی درێژکەی دەسەکەی کەشت لە خوێنی ملەتی کووردا بێ لە ڕۆژئاوای کوردستان. بۆیە من پێم وایە ئەمە هەمووی هێچە لە مەترسیەکان ئەوەیە تەنها کات کوشتن بێ تەنها تا بتوانن ڕێگر بن لەو قەوارەی کە ئەگەرێک هەیە طبعا هێچە لە مەترسیەکانی ئەوان زۆر سەغڵەتن بە ئەم ڕووداوانەی ئەبێ زۆر سەغڵەتن بە ڕۆڵی ئەمریکا لەبەرەوەی پێیان وایە ئەم قەوارەی کە لە کوردستانە دروست بووە ڕۆڵی ئەمریکا بووە نایەنەوێ ئەو هەڵەیە جاری کە دروست بێ قەوارەیەک دیسان لە سنوورەکان بە قەوارەیەکی کوردی بە تایبەتیش چێ بەڕێوەبەری ئەو قەوارەیە بێ هێزێک کە زۆر نزیکە لە فکری قەندیل هێزێک کە زۆر نزیکە لە فکری ئێمرالی. بۆیە من پێم وایە پەنا بووە هەموو زۆرە سیناریۆیەک دەبن بۆیە هەتانەتەوە پەرستەکانش ئەمڕۆ باسی ئەو ئاشتیان لەگەڵا بکەن بڵێ بەدەستی ئاشتیمان درێژ کردووە لەبەرەوەی دەستکەوتی گەورەمان هەیە و ناشمانەوێ قەوارەیەک لە سنوورمانە دروست بێ جنەرال مەزلوم عەبدی سەرۆکی بێ سەرکردەکانی خەڵکانێک بن چارەنووسی خۆیان بۆ خاکەوە بەست بێ. بۆیە هێچە لە سیناریۆکان و هێچە لە ئەرەکانەوەیە کە ئەم پرۆسەی ئاشتیە
ئێمە ڕاستگۆین بەڵام پێم وایە ئەوان ڕاستگۆنی بەڵام خۆ ینی بیریشمان نەچێت معادە لە نێو دەوڵەتێکەوە هەیە یعنی تا بۆ نمونە وەکو زۆرێک کە باز دەکەن ینی ئەحمەد شەرع بە پاڵپشتی ئەردۆغان و تورکیا توانیوێتی بچێتە سەر کورسی دەسەڵات لە ئێسادا لە دیمەشق و کۆتایی بێنێ بە ڕژێمەکەی ئەسەد بەڵام واقعەکە ئەو گۆڕانکاریانەیە کە لە ڕۆژهڵاتی ناوەڕاستدا هەیە و دوجاری ژیانی خۆی وەکو جەنابیش داماژەت پێدایە یەکێک لە وڵاتە زلێزانی کە هەیە ئەمریکایە لە بابەتی سووریادا واروەها ئیسرائیلە کە خۆی ینی داڕێژەر و ینی مخەتەتی ئەو بابەتی کە سیناریۆکانی گۆڕینی ڕۆژهڵاتی ناوەڕاست و ڕژێمەکەی ئەسەد و هەروەها ڕوخانی حیزب الله و غەزە و ینی حەماس ئەمانە هەمووی ئیسرائیل و ئەمریکان ینی پێ دوایە هەروە بە ئاسانی ئەم دوو وڵاتە زلێزە کە بەرژەوەندیشی باڵایەن ئەوە نایشانەوە بەرژەوەندیی باڵایەن لەگەڵ کووردا هەیە و خودی کوردی ژەڕۆژاوی کوردستان کە ئەوان ینی دەڵێن هاوپەیمانمانن ینی ئەوان ڕێگە ئەدەن بەوەی کە بۆ نمونە لایەنێکی وەکو ئەردۆگان یاخود تورکیا کە ئێستا دەیەوێت پێشڕەوی بکە یاخود دەیەوێت هەژمونی خۆی لە ڕێگەی ئەحمەد شەرعەوە بەسەر سووریادا بسەپێنێ ببێتە هۆکاریەوەی کە نەهێڵە قەوارەیەکی گرنگی ئاوها دروست بێت لە سووریادا و لە ڕۆژاوی کوردستان کە دوجارم قەوارەیە وەکو جەناب دەڵێی پاڵپشتە بێ بۆ کوردان لە باکووری کوردستان یاخود نەخێر دیارە خۆی ئەوەی کە زۆر ڕوونە ئەو گروپانەی کە تورکیا دامیانی کردو ئەمڕۆ چوونە ئەمڕۆ بوونەتە خاوەن دەسەڵات لە دیمەشقا بەڵام دەسەڵاتی ئەبێ چاک بزانین تا ئێستا دەسەڵاتێکی لەرزۆکە ئەزانی ئێستا ئیسرائیل چەند کیلۆمەتر لە دیمەشقی پایتەختی سووریاوە دوورە دەبابەکانی ئیسرائیل ئێستاکانە 40 کیلۆمەتر لە دیمەشقەوە دوورن ئەزانی تەنها لە ماوەی 48 کاتژمێرە سەر و 280 یعنی دەرچوونی ئاسمانی کردە سەر سووریا ئیسرائیل ئەزانی ئیسرائیل هیچ جۆرە چەکێکی قورسی لە سووریایە نەیەشتوە هین حکومەتی پێشوو هیچ چەکێک کە مەترسی بێ بەسەر ئیسرائیلەوە لە ناو سووریا بێ هەمووی بە فڕۆکە هێرشی کردە سەر و لە ناوی برد و دووەم بڵێ زۆر ڕاستە تورکیا بە هەموو ڕێگایەک هەوڵی داوە بۆ ئەوەی متمانە لای ئەمریکیەکان و ئیسرائیلەکان دروستکە کە ئەو دەتوانێت ڕۆڵی پارێزەریان بۆ ببینێ ڕۆڵی برینی دەستی ئێرانیان بۆ ببینێ ڕۆڵی ئەوەی کەوا ئەوان دەیانەوێت کورد بیکە ئەو بۆیان دەکا بەڵام ئەوەی کە ڕاستی ئەوەیەکە من پێم وایە ئیسرائیلەکان و ئەمریکیەکان متمانیان بە تورکیان نییە هەموو دێتە بیرمان لە سەردەمی سەرۆکی پێشووتر کە باس تورکیا کرا ئەوان زۆر جا تورکیایان بۆ تاوانبار کردو کە تورکیا دەستی تێکەڵە لەگەڵ تیرۆرستان تورکیا ڕێخۆش دەکات بۆ تیرۆرستان ئەزانی یەکێ لەو یاسایانەی کە ئێستا تورکیا لێی تۆقیوە کە ببێتە ئەمری واقع بڕیاری ئەنجومەنی ئاسایش ژمارە 2254 تۆ ئەزانی ئەوە کە بە ئیجماع بە هەموو لە 2015 هەموو ئەندامانی ئەنجومەنی ئاسایش دەنگیان لەسەردا ئەزانی ئەوە خۆی بۆ خۆی لە نەسی ئەو یاسایەتێتی کە هەندێک گروپ طبعا نەخشە ڕێگایە دانرا بوو کە لە ماوەی 6 مانگ مفاوەزات بێ ئەو کاتە حکوومەتی سووریا ئەبا مفاوەزات بێ بۆ دروستکردنی حکوومەتێکی کاتی هیچە لە مەرجەکان کە ئومە متحیدە و سەرجەم ئەندامانی ئەنجومەنی ئاسایش دەنگیان لەسەردا ئەوە بوو نابێ هەندێک گروپی تیرۆریستی تیا بەشدار بن وەکو قاعیدە و بەرەی نووسرا ئەزانی ئەم محەممەد جۆلانەیە ئەمەی کە ئێستا لە ڕێی سووریا لە ڕێی تورکیاوە محەممەد شەرع تورکیاوە بۆتە کەسی یەکەمی سووریا یەکێکە لەو کەسانی بە پێی بڕیاری 2254 ئەنجومەنی ئاسایش بۆی نییە بەشدار بێ لە گفتوگۆ بۆی نییە لە سووریا لەو سووریایە بەشدار وایە کە بەو بڕیارە دروست دەکرا بۆیە من پێم وایە تورکیا ئێستا درێک بە هەنێ مەترسی دەکا بەڵام ئەوەی کە بەزیدی ئەمریکیەکان متمانیان بە سووریا بە تورکیا نییە کە ڕاستگۆ بێ لە شەری تیرۆر لەبەرەوەی ئەو ئەزانی ئەمانەی کە ئەمڕۆ خاوەن دەسەڵاتن ئەمانە هەموو لە شاری حەلەبە ئابلوقەدرا بوون بە پاس لە چارچێوەی ڕێکەوتنیەکە لەگەڵ رووسیا و سووریا و ئێران بە پاس گواسترانەوە بۆ حەلەب چەندین ساڵە تورکیا داڵدەیان دەدا و چەکیان دەدا و ئیدارەیان دەدا بە هاوکاری قەتەر ئێستا هەر ئەوانە گەڕاونەتەوە بوونەتە حاکم کەواتە هەم ئیسرائیل هەم ئەمریکا و هەتا دەوڵەتەکانی دەوڵەتە عەرەبیەکانش جگە لە قەتەر باش درێک بەوە دەکەن کە ناکرێت سووریا بۆ تورکیا بەجێ بهێڵێ ئەو سووریایە یەکێکە لە دەوڵەتە عەرەبیەکان ئەمڕۆ بێتە پاشکۆی دەوڵەتێکی وەکو تورکیا ئاراستەی بکە بۆیە ئەمە هەمووی یعنی ئێمە پێمان وانە بێ ئەوە هەر ئەمریکا و ئیسرائیلن رازینین بۆی ڕۆڵی تورکیا هەموو دەوڵەتە عەرەبیەکانش بەم ڕۆڵە رازینین تەنها قەتەر نەبێ کە ڕۆڵێکی زۆر خراپ دەبینێ تا ئەو ئاستەی ئەزانی زۆرێک لەو مەسرەفەی لەم گروپە تیرۆریستانە دەکرێت قەتەر دابینی دەکا ئەزانی قەتەر ڕۆڵێکی زۆر خراپی دەبینی لە تەعریبکردنی شاری عەفرینە هیلالی ئەحمەری قەتەری
پارەیەکی زۆری سرف کرد لەوەی یەکەی نیشتەجێبوونی لە ئەفرین بۆ ئەم گروپە تیرۆریستانە دروست کرد کەواتە ئەمڕۆ نەک هەر تەنها ئەمریکا و ئیسرائیل زۆر لە دەوڵەتە عەرەبیەکان نیگەرانن بەم ڕۆڵەی تورکیا لەبەرەوەی هەموو باش دەزانن تورکیا هەموو کاتێ داڵدەی تیرۆری داوە ئەو تیرۆریستانەش بەکاردێنێ ڕۆژێ لە شەڕی ئەزەربێجان و ئەرمینیا ڕۆژێک لە شەڕی لیبیا بەکاریان دێنێ ڕۆژێک بینیمان هەلێکانی بۆ شەڕی قەندیل لێ نابوو بۆیە من پێم وانیان نە ئەمریکا نە ئیسرائیل بە ئاسانی قەنەعەت یعنی باوەڕ بە تورکیا بکەن کە دەتوانێت پارێزەری ئەو دەستبڕینەی ئێران بێنە ناو سووریا. بابێنەوە سەر بابەتی ینی پرۆسەی ئاشتی لە تورکیا کامە پرۆسێکی زۆر گرنگە و مێژوویە و ئێسەوە ینی هەنگاوەکانی دەستی پێکردووە ئەگەر ینی تا ڕادەیەکیش متمانەیەکی کەم هەبێت بە لایەنی بەرامبەر کە دەوڵەتی تورکە بۆ دەست پێکردنەوەی پرۆسەیە بەڵام تا قۆناغەکانی دەست پێکردو قسەیەک هەیە کە دەوترێت ینی پێدەچێت لە داهاتووشی نزیکە ئەمە زانیاریە وا بڵاوکراوەوە کاک محەممەد یانی تر نازانم تا چەندێتە دی یاخود ڕاستە دەوترێت لە داهاتووشی نزیکە پێدەچێت ئەگەر ینی دۆخەکە وا بخوازێت لەوچە بەڕێز ئۆجالانیش ئازاد کرێت لە زیندان و دواتر ئەم دەست بە پرۆسی ئاشتەوایەکە بکە کەواتەی تر نازانی ئاخۆ ئەمانە متمانەیە یاخود زانیاری ناڕاستن بەڵام ئەگەر پرۆسەکە بەم شێوازە دەست پێ بکات پێ دوایە تورکیاش دەچێتە قۆناغێکی نوێوە لە بابەتی سیاست و حکومڕانی و دەوڵەتداری و ئاشتەوایی لە نێوان پێکاتەکان بە تایبەتی کورد و تورکدا ئەزانی چۆن ئەوەی تا ئێستا باز دەکرێت لە پرۆسەی ئاشتی ئەزانی تا ئێستا پرۆژە نییە تەنها دەستی پێکردو لە تەوقەیەکی دەوڵەت باخچەریەوە لەگەڵ ئەندام پەرلەمانەکانی کووردا لە ناو پەرلەمانی تورکیا کە خۆ بۆ خۆی ڕنگدانەوەی هەبوو لەبەرەوەی ئەوەندە ڕەگەزپەرستانە بیریان دەکرد و ئامادە نەبوون تەوقەش لەگەڵ ئەندام پەرلەمانی ئەندام پەرلەمانە کوردەکان بکەن بۆیە ئەوەی کە ئێستا باز دەکرێت هەتا بەوەی کە ئەگە بەڕێز ئۆجەلان ئازاد بکرێت بەڕێز ئۆجەلان کە بە زیندانی کراوە زیندانی نەکراوە لەبەر ئەوەی تاوانی کردو لەبەرەوەی خەباتی کردووە بۆ بەدەستهێنانی مافی گەلێک کەواتە ئێستاش کە بەردەدرێ ئەبێ بەر بدرێت بۆ لە پێناو بەدەستهێنانی مافی گەلێک نەتەنها ئێمە دەستکەوت نییە تەنها بەڕێز ئۆجەلان ئازاد کرێت دەستکەوت هەرچۆن گرتنەکەی لە پێناو پرسێکی نەتەوەی نیشتیمانی بوو دەبێ بەردانەکەشی پرسێکی نەتەوەی نیشتیمانی بێ ئەوەی کە ئێستا ونە ئەوەیە باسی پرۆژەیەک ناکرێ ئەم ئاشتیە چۆنە ئەزانی یەکێ لە بەرگەکانی ئەو ئاشتەی کە لە 2013 و 14 و 15 باز دەکرا هەندێک خاڵی زۆر لاوازی تێبوو کە ڕەنگە حەقی خۆمانە ئەمڕۆ کورد ناکرێت ڕەنگە ئەو پرۆسەی ئاشتەی کە لە ڕابردووە باز دەکرا ئەمڕۆ بینەوە باسی ئەوە بکەین لەبەرەوەی گۆڕانکاری زۆر گەورە بەرناوچەکەی هاتووە هەر ئێمە لە هەرێمی کوردستانە لە قۆناغێ باسی ئۆتۆنۆمیمان دەکرد بەڵام ئێستاکانە خاوەن قەوارەیەکی هەرێمێکین فیدرالی خۆمان بەڕێوەی دەبین بەوە کەواتە ئێستاش ئێمە تا ئێستا ونە ئەو پرۆژەی دەوڵەت باخچەلی و ئەردۆغان باسی دەکەن ئەو پرۆژەیە چییە؟ ئایا چەندە کاتمان پێویستە بۆی مەلامحی ئەو پرۆژەیە دیار بێ؟ ئایا ئەو پرۆژەی کەوان باسی دەکەن هەر بەڕاستی ئەگونجێ لەگەڵ داخوازیەکانی کووردا یان دوای چەند ماوەیەک و دوای گفتوگۆیەکی و بێنوبەرەیەکی زۆر دەرئەکەوێت کە ئەم گفتوگۆ ئەم پرسەی ئاشتی تۆزێک مافی کولتوری و ڕۆشنبیری تێبێ ئەوە نییە کە گەلی کورد لە باکووری کوردستان دەیان هەزار قوربانی بۆ داوە و لە سەروی هەموو ژیانەوە بەڕێز ئۆجەلان کە ئێستا بەست لە زیندانە نزیکەی 25 ساڵ لە زیندانە بۆیە ناکرێت ئەوان بەردانی بەڕێز ئۆجەلان بە دەستکەوت بەگەلەکەمانی بفرۆشن لە باکووری کوردستانە. بەڵێ بەڕێز محەممەد نەسەدین چاودێری سیاسی کە بە سوپاسەوە لە ستۆدیۆکانمان لە شاری کەرکووک میوانی پانۆراما بووی سپاس دەکەم کاک محەممەد جان. بەڵێ بینەرانی بەڕێز ئەڵقێبشەی پانۆراماتان پێشکەشکرایەوە ساغ و تەندروست باش بوو خواتان لەگەڵ.